پیرۆزە هەشتی مەرج پیرۆز لێرە زۆر زۆر سپاس عەزیزم باشی باشی سپاس دەکەم سەلامت بیت باشی وایە و لەگەڵ قسەکەی تۆم 100% هەچ بۆ نویادێک ئەکرێتەوە و هەر مناسبەیەک هەبێ بەڕاستی لە کەرکووکە بە دەرەجەی یەکەم بەلای من زۆر ئەساسن بەشداری چالاکیەکان بۆیە مەبوونی هەشتی مەرسەوەکمان ئیتر چی چالاکیەک هەیە هەم بەیەکەوە بیکەین یاخود ئیتر ئێوە چالاکیتان ئێمە بەشدار بین ئێمە چالاکیمان هەبێ ئێمە بەشدار بین زەحمەتکێشان چالاکی یانی هەر ڕەخداوێکی ژنان چالاکی هەبێ بەشدار بێت چکە دوێنێش زۆر باش بوو کۆمەڵێک ڕەخاوەکان هەر هاتبوون ژنانی ئازامان هەیە ژنانی لێهاتوومان هەیە ژنانی چاونەترسمان هەیە بەڵام بتەوێ و نەتەوێ لە بارودۆخێکای لە عادات و تەقالیدێکای لە هەڕەشەیەکی میدیاکاریای ناتوانانی وەکو پێویست هەموو ژنێک وەکو من و تۆ بێت بەیانی زوو بە گەراج و بێت بۆ کەرکووک و کەرکووکی لامە بەس بێ و ماڵ و حاڵی جێبێ لە بێ لێرا خزمەت ئەمەش هاوڕێ شنۆیەوە هاوڕێ سەیرانەوەش هاوڕێ بەنازەوەش طبعا لە هەموو شارە شارەشەکانەوە کۆرەخراوی ژنانی ئازادی کوردستان لە هەموو شارە شارەشەکانە هەڵمەتی هەم سیمینارمان هەیە و هەم هەڵمەتی سەردانیکردنی ڕێکخراوەکانمان هەیە و کۆمەڵێک چالاکی جێراوجە خوددامان دەزانین کە هەشتی مارس ڕۆژێکی جیهانیە وایە هەموو ڕۆژێک هەشتی مارس وایە بۆ ئێمە بەڵام دیارە مەسەلەن بۆ دەستهێنانی مافەکانمان توانی ینی ڕۆژێک وەکو ڕۆژی ژنان بێت بە خۆشحاڵیەوە بۆ لە کەرکووک لەگەڵتانە بین ئێمە زیاتر خۆشحاڵ بین شەوی لێ هات کۆڵان و کۆڵان لەگەڵ ئامۆزاکەمانە ئەڕۆشتین مەنشوراتمان هەڵەواسی هاتینەوە ماڵەوە اینجا لەگەڵەوەشا تەلەبەوین ئەمان نەیتوانیوە ئەم پیاو سالاریە کەم کاتەوە نەیتوانیوە ئەو یاسایی کە ئێمە هەر هەمومان بە ئەمەلی ئەوەی کە مافەکانی ژن ئەپارێزێ ئەو یاسای هەمووان کرێت و کە ئیشی پێکرێ لەگەڵ پەرلەمانە بەداخەوە ڕۆڵی ژن لە پێگەی کۆمەڵایەتیە ینی ئەوەی ژن پێی کراوە کاتی خۆی پیاو نەیتوانیوە بیکە بەڕاستی ژن پێشمەرگەی شاردوێتەوە